ئازیزان کات ناکوژم لێرەوە دەست بە ڕوونکردنەوەی ئامرازەکان دەکەم و هەروەکو لە ڕایانەکانی ڕابردوو لەسەر سینەما فۆدی ئامرازە سەرەتاییەکانت پێناساندن و هیوادارم ڕایانەکانی ڕابردوو جێگەی سوودمەندی هەموو لایەک بوو بێ. ئازیزان ئەوە ڕووکاری پرۆگرامی ئافتە ئیفێکتە وەکو دەبینن و من وەشانی CS5 بەکاردێنم بەڵام ئێوە ئازادن لە بەکارهێنانی هەر بەشانێک و پێم خۆشە تێبینی ئەوش بکەم خۆشەویستان پرۆگرامی ئافتە ئیفێکت پرۆگرامێکی زۆر جێگە هەڵگرە واتە پێویستی بە کۆمپیوتەرێکی زۆر خێرا و باش هەیە بەڵام بە پێوەشانیش دەگۆڕدرێ لە کاتی پاشەکەوتکردنی هەر کارێکە تۆ دەیکەی خێرایی کۆمپیوتەرەکەت دەور دەبینێت لە پاشەکەوتنی ئەو کارێکە کردوتە. ئازیزان وەکو سەرەتایی باسکردن لە هەر پرۆگرامێک هەرچەندە بۆ زۆر سەرەتایە بەڵام ئینشاڵڵا لە ماوەیەکی کووردا بە پێی توانە و بە پێی هەوڵدانی ئێوە من زیاتر بەرهێمانانی ڕاهێنان و فێرکاری لە هەر پرۆگرامێکدا لەلایەن منەوە ئەگەر بڕی پێ بدرێت هێواشی و خێرای دەگەڕێتەوە سەر ئێوە تا چەند ئێوە هەوڵ دەدەن تا چەند ئێوە هەوڵی وەرگرتنی زانیاری دەدەن و بەواتایەکی کە بڵێن تەمۆحی وەرگرتنتان هەیە ئەنجاوە دەگەڕێت وەکو باسم کرد دەگەڕێتەوە سەر خۆتان. خۆشەویستان وەکو باسم کرد ئەوە ڕووکاری پرۆگرامەکەیە و کۆمەڵێک بەشی زۆر لە خۆ دەگرێت پرۆگرامەکە وەکو کە دەیبینن زۆر ئاڵۆزە بەڵام کاتێک کە دەچێناوی و شارەزای دەبی و شوێنەکان دەناسی و ئامرازەکان دەناسی ئەوە بەلاتەوە ئاسان دەبێت وەکو چۆن منش کاتی خۆی کە لە سەرەتا دەستم پێ کرد هەستم کرد کە لە سەرەتادا تۆزێک بەلا زەحمە دەبێت بەڵام خۆشەویستان هیچ شتێک قورس نییە ئەگەر تۆ بتەوێت. ئازیزان لێرەوە لە ئەو کۆمەڵە هەڵبژاردنانەی کە لێرەوە هەیە من بەوردی بۆ هیچ شتێک بجنێڵین دایان خەمەڕوو من پێشتر ڕاهێنانی هاوڕەیەکم دیت کە بە زمانی کوردی بوو بە بیری بۆچوونی خۆی زۆر سەرەتا بوو بەڵام لە ماوەی 3 خولەکدا کۆمەڵێک شتی ئاڵۆزی لە سواری یەکتر کردبوو ڕێزم بۆی مەبەست لێرەوە چی بوو لەو باسکردنە کاتێک کە تۆ باسی بەرنامەیەک دەکەی ڕوونکاریەک دەکەی یاخود فێرکاریەک ئامادە دەکەی پێویستە زۆر بەوردی زۆر بە چڕوبڕی باسی بکەی بۆ ئەوەی کەسی فێرخواز کەسی بەکارهێنەر لە کاتی بەدواداچوونی هەنگاوەکاندا کێشەی بۆ دروستنەی بۆ ئاڵۆزیەک دروست نەبێت بۆی. ئازیزان لێرەوە کۆر پرۆگرامێکی ئاسا نیو تازە لە هەمە ناشکرایە اینجا لێرەوە نیو پرۆجێکت هەیە واتە دروستکردنی پرۆژەیەک لە سەرەتاوە یاخود تۆ بوخچەیەک بە تەواوەتی دیان اینجا ئەو بوخچەی پێکاتوە لە کۆمەڵێک ڕسم و بورن فیلم و یاخود بڵین کۆمەڵێک گەشتانە وەیە لێرەش ئەدۆبی فۆتۆشۆپ یاخود هێنانی فایلێکی ئاکوها خۆشەویستان لێرە پەنجەرێکی کەم بۆ کراوە کە PSD فایل تەبەن بە زۆر شێوەی کرد بەڵام لێرەوە وەکو هەڵبژاردە ئەو هەڵبژاردی دیاوە بە ئێوە و ئەوە تەنها مەبەستم ئەوەیە کە ئێوەش بیزانن کە ئایا ئەو هەڵبژاردە لەوێ چ دەگەێنێ. ئازیزان لێرەوە ئۆپن پرۆجێکت هەیە واتەکردنەوەی ئەو پرۆژەی کە پێشتر ئامادەکراوە لێرەوە ئۆپن ریسنت پرۆجێکت هەیە واتە ئەو پرۆژانەی کە لە نزیکترین کاتدا دروستکران بۆ نمونە تۆ پرۆژەیەکە دروست کردووە چەند دقەیەک لەمەوبەر ساعاتێک لەمەوبەر دوێنێ پێرە یان بەرحاڵ براوزە ئینە برێج لێرەش هێنانی واتە براوزە ئینە برێج هێنانی ئەو
فایلە ئامادەکراوانەیە یاخود بڵین ئەو کاریگەرە ئامادەکراوانە اینجا دوایی دێنە سەریان باسییان دەکەین لە کاتی پێویستدا دەیانین واتە بڵین هێنانی ئەو بڵین اینجا زۆرش دەگرێتە بۆ نمونە بڵین بگەڕینەوە فایلی پشتگیری کراو اینجا خۆشەویستان لێرە پریسێت هەیە واتە ئامادەکراوەکان اینجا لە باکراوند بڵێ هەتاکو دەکاتە ئەو کاریگەریانەی کە وەکو پێوەگرا وەکو پێوەکراوە بێت یاخود وەکو ئامادەکاری بێت ئامادەکراون تۆ پێویست ناکە هیچ گۆڕانکاریکیان تێدا بکەی نمونەیەک لەوە زۆر ئاسان بۆ نمونە کە تۆ جوڵەیەک بدەی بۆ نمونە تێکستێک خۆشەویستان وەکو دەیبینن لێرەوە ئەوە نیشانت دەدات کە کاتێک کە تۆ ئەو کاریگەریە ببەخشی بەو تێکستی کە دادناوە تێکستەکە بەو شێوەی لێدێت اینجا بۆ دەستکاریکردنی شێوازی تێکستەکە ئەوە لە ئایندەدا باسی دەکەین ئازیزان اینجا کۆمەڵێک هەڵبژاردەیەکی هەیە چەندە هەڵبژاردەکان زۆر سەرەتان لێرەوە براوز تمپلت پراجێکت دواتە براوزەرکردنی واتە بڵین هەڵێنجانی ئەو ڕووکارە یاخود بڵین ئەو پرۆژە ئامادەکراوانە و لێرەش داخستنی ئەو پرۆژە ئامادەت کرد و پاشەکەوتکردن یاخود پاشەکەوتکردن وەکو و یاخود پاشەکەوتکردن وەکو کۆپیەک و لەمان کاتدا وەکو XML فایل کە ئەوەش جۆرە ئەکستێنشنێکی دیکەیە لە ئافتەر ئیفێکتدا و خۆشەویستان کۆمەڵێک هەڵبژاردەی دیکەیە بۆ نمونە ئیمپۆرتکردن هێنانی فایل یاخود مولتیپل فایل کۆمەڵێک فایل بێکەوە یاخود پرۆژەیەک لە ئەدۆبی پریمیر خۆشەویستان ئێوە ئاشنایتان بەوەیە کە پرۆگرامە بەناوبانگەکانی ئەدۆبی هەمویان هاوکاری یەکترن و زۆربیان واتە بە کولیەکەی هاوکاری یەکترن لە دروستکردنی پرۆژەیەک و لێرەوە خۆشەویستان import recent footage واتە بڵین هێنانی ئەو فوتێجانی واتە بڵین ئەو پارچە نووسین بێت یاخود بە هەر فۆرماتێک بێت تۆ دەیهێنی و لێرەش ئازیزان ئەکسپۆرتکردن واتە هەڵێنجان بە شێوەیەکی بڵین فلاش بێت یاخود هەڵیگری بە شێوەیەکی فلاش و یاخود بە شێوەیەکی ئەدۆبی فلاش پرۆفێشنەڵ وەکو بڵین بە شێوەیەکی وەکو فۆرماتێکی فلاشکەوە بیخوێنێتەوە و دەستکاری بکەی لەوێ و لەمان کاتدا پاشەکەوتکردن وەکو پرۆژەیەکی پرۆگرامی پریمیە ئازیزان ئەوانش کۆمەڵێک هەڵبژاردەیەکەنەکە لە ئایندەدا باسییان دەکەین زۆر پێویستمان پێ نابێت لێرەدا بۆیە من لێرەوە کات ناکوژم بەوانە و ئازیزان لێرەوە پرۆژێک سێتین هەیە لێرەوە تۆ پرۆژێکت سێرین واتە ڕێخستنی پرۆژەکەتە اینجا خۆشەویستان لە ئایندەدا باسی ئەو وردەکاریانە دەکەین بە پێی پێویست من بۆی ئێستا ناچمە ناوتەواوی قوڵایی پرۆگرامەکە لەبەرەوەی لە شوێنی کەشدا لە جێگەی دیکەشدا تۆ بە پێی پێویست ئەو پرۆژەی کە ئامادەی کە ڕێکی دەخەی بۆ من لێرە قوڵایی ئەو پرۆژەیە بە شێوەیەکی 8 باید بێت یاخود بڵین 16 بێت یاخود 32 بێت ئەو دەگەرێتە ئەو گەوری بچووکی قەبارەی ئەو پرۆژەیە ئازیزان هیوادارم ئەو چەند ڕوونکاری ئێستا کردن بەلاتانەوە ڕوون و ئاسان بێت اینجا دەین باسی چەند بەشێکی ڕووکارەکە دەکەین لێرەوە ئەو بەشانە چین و چیان تێدا دەکرێت بۆ نمونە لێرەوە ئەو بۆ شایی لێرە هەیە بۆ نمونە لێرە ئەو لاکێشە ڕەشەیەکە دەیبینن ئەوە من ئەوکو بڵین نیو پرۆژەیەکی نەمێناوە دەست پێ بکەم بەڵام من لێرە بە پەنجەنان بەسەر دڵیت لەسەر تەختە کلیلەکەت هیچ نامێنێ وەکو ئاماژەم پێکرد خۆشەویستان ئەو بۆشاییەیە نیشاندانی ئەو پرۆژەیە کە تۆ دروستی دەکەی و یاخود لێرەوە نیشاندانی هەر بڵین فایلێکە ڤیدیۆیەکە ڕسمێکە ڕچێکە کە تۆ هێناوتە ئێرە لێر نیشانت دەدا خۆشەویستان بە کردن لەسەر ئەو پانێڵە تەواوی ئەو کاریگەریانەت نیشان دەدا کە تۆ بەکارت هێنابێت لەسەر هەر
وێنەیەک بێت یاخود پارچە فیلمێک بێت. ئازیزان ئەو بۆشایی ئێرە وەکو هەمن دوو جارکردم کرد ئەو پەنجەرەم بۆ کراوە ئێستا پێتان دەڵێم بۆچی ئەو پەنجەرەم بۆ کراوە. ئەوە نیشاندانی ئەو پەرگانە یاخود ئەو پارچە فیلمانە یاخود هێنانی ئەو شتانەیە کە تۆ بێنێ ناو ئەو بۆشاییەوە لێرەوە بڕیان دەکەی بۆ شوێنی کە بۆی دەستکاریان بکرێت. اینجا دەبڵکردن دووجارکردەکردنی ماوسەکەم لەسەر ئەو بۆشاییە هێنانی هەر فایلێک بێت کە من مەبەستم بێت بۆ دەستکاریکردن. اینجا بە شێوەیەکی کەش دەکرێت. خۆشەویستان ئەو ئایکۆنە لێرەوە delete selected project item واتە خستنە ناو تەنەکە خۆڵی ئەو پرۆژە یاخود ئەو فایل ئاماژە پێکراوە بۆ کاتێک تۆ پرۆژەیەک ڕەش دەکەیەوە لەو بۆشاییە ئاماژەی پێ دەکەی و کردە دەکەیە سەر ئەو یاخود بەڕێگەی کەچۆک و پێشتر ئاماژەم پێکرد بە پەنجەنان لەسەر delete لەسەر تەختەکلیلەکەت. خۆشەویستان ئەوەی ئێرە دەیبینن پێشتر ئاماژەم پێکرد لێرە کە چین بۆ فایل و پرۆژێکسیتین بە پەنجەنان لەسەر ئەوە ئاماژەکردنە بە چی بە ڕێکخستنی قوڵایی ڕێخستنی ڕەنگەکانی ئەو پرۆژەیە. اینجا 8 بایت بێت یاخود 16 یاخود 32 ئەوە کاریگەرە لەسەر پیکسڵیشنی ئەو پرۆژەیە. و ئەو ئایکۆنەی لێرە خۆشەویستان دەیبین هاوکو کاتێک ماوس دەبێت سەر ئایکۆنێک زانیاریت پێدەدا. بۆ من کاتێک ماوسم بردە سەر ئەو ئایکۆنە نووسراوە create a new composition واتە دروستکردنی کامپۆزیشنێکی نوێ. خۆشەویستان کامپۆزیشن لێرە بە مانای چینێک دێت لێرە نەک چین مانایکی کوڵێر بەڵام بە مانای شێکی تازەتر دێت بۆ هەوڵ دەدەم مانە کوردیەکەتان بۆ بە کوردیەکەی مانە کوردیەکەم دەستکەوێت بۆتان و بەپێی فێربوونی پرۆگرامەکە ئەو کاتە لەمانەی کامپۆزیشن تێدەگەن. ئازیزان لێرەوە دروستکردنی فایلێکمان بۆ دروست بوو. تۆ لێرە بۆچی فایل لێرە دروست دەکەی بڵین بەنچەک فایل مەبەستم ببورن کۆمەڵک فایل جیاکردنەوەی پرۆژەکان و جیاکردنەوەی ئەو فایلانەیە واتە ڕێخستنیان بۆ کاتێک کە تۆ پرۆژەیەکی گەورە دروست دەکەی ناویان بنی و بیان ناسیەوە ئەوانە چین و چین نینە. اینجا بە کاربارەزی خۆت تۆ ناویان دەنەی ئازیزەکانم بە شێوەیە. خۆشەویستان ئەو بۆشایی ئێرە با لێرەوە شتێک بین بۆی ئێوەش بیناسنەوە خۆشەویستەکانم بە تەبەن بۆ دروستکردنی پرۆژەیەک لێرەوە فایل نیو پرۆژێکت پرۆژەیەکی نوێمان دروست کرد. من پێشتە کردمەوە بەڵام لێرە ئەوژ پێم دەڵێت ئارێتی ئەوی پێشووتر پاشەکەوت بکەن من نەخێر نامێ خۆشەویست من لێرە پرۆژەیەکی نوێ ئامادەیە. اینجا بۆ هێنانی هەر پارچەیەک بە زۆر ڕێگە دەکرێت. بۆ نمونە لێرە ئیمپۆرت هێنان لە هەر شوێنێکی یاخود بڵین کۆنترۆل ئای لەسەر تەختەکلیلەکەت و یاخود لە ماکە دێنانی کۆمەڵێک شت بێکەوە multiple files کۆنترۆل ئالت لەسەر تەختەکلیلەکەت اینجا پلس ئای. و ئازیزان من لێرەوە دووجار کردە لەسەر ئەو بۆشایە کردم. اینجا من لێرەوە داوای لێبوردنم هەیە. خۆشەویستەکانم لێرە کۆمەڵێک پارچە فێڵممان هەیە کلێب یاخود تۆ دەتوانانی هەموو ئەو فۆرماتانی کە ئەو پشتگیری دەکا و دوای من تێبینێک دەخەمە ڕوو لەسەر پشتگیریکردنی ئەو فۆرماتانەی کە پرۆگرامی سینەما فۆدی پشتگیری دەکات. بۆ من ئەو پارچە ڤیدیۆ دێنم. خۆشەویستان ئەوکو دەیبین importing selected item هێنا لێرە فۆرماتێکی ڤیدیۆیمان هێناوە MPEG فۆرماتێکی